ja, men just upptäcka allt det nya och just kunna få förklarat så man vet vad man köper. Stå och klämma och känna på grejerna. Ja. Ja, det är jättebra. Hej, Margareta heter jag och har ett företag som heter Fortune and Glory Trade. Och jag är utställare på Underbara barn, mässan i Stockholm. Och tycker att det här är ett väldigt bra alternativ att möta mina kunder som föräldrar och barn. Och att man får träffa sina kunder på ett sånt här bra sätt. محمود زيش بين تفريق بين وباقي يا سلام وصامت السيخه يسير منين ئەو خواردنێمە تایبەتە بە خواردنی کوردەواری مشتری خۆشمان هەیە مشتری خاصی خۆمان هەیە یعنی هەر مشترێک بێت ئێرە دەزانێ ئەمە خواردنی کوردەواریمان هەیە ڕۆژانەش خواردنەکان گۆڕانکاری بەسەردەرین مەسەن ڕۆژێک دۆڵمەی دروست دەکەین شێخ ماشە دروست دەکەین کفتەمان هەیە سەر و پێمان هەیە شتەکانی مە تایبەتیە خواردنەکانی مە ئەو ڕۆژانی کە میوانمان هەیە یا مناسبەکەیان دێنێرکانە زیاتیش ئەوەی ئەمەی وادێکردە سەرنجەمەی ڕەشە هاتمە لێرە خواردنە فۆلکلۆریکان بەڕاستی یا لێرکانە فەرز بنمونە ئەوڕۆ پێشەمەیە ئەمە دەزانم ئەوڕۆ خواردنی کفتیان هەیە کفتە خواردنەکە بە مناسبە دروست دەکرێن چونکە تو ئەگەر برنج و مەرگە بی ئاعتیادی و خواردنە ڕۆژانە ماڵی دووبارە دەبتەوە بەڵام کفتە ئەو ڕۆژان دووبارە نابتەوە من هاي ونبس من همي قال كردية هاي أم تقال بشمرجينا أم تقال إرادة قالين هر شبيت إرادة قالنا هي تشكندن كردستان ده هر هبيتن أم والله تخوش دست نادين هندي أم ساخت دم هيك دلوا بخوينه وكي هن بين إنه كهوا خبخشين أخوينه دم هيك دلوا بخوينه ده تقال بشمرجي بين ده تقال أخا كردستاني بين وفي أخا بيروز وفي والله دست نابر وطبي هست بوالاتي قد كتكو رنجها هبيتن بهندي يا جرينجا أفروكاون دست بيكري كوها أخين بخشيني بكن أبا إيكش بيجين جاب بشكترين أركي سلمي قطابية كوبيتيفيا برامبر خلك سيفيل أوديسان برا بيشمرجا أنجام بدن